لە دوای ڕاگەیاندنی ڕیزبەندی زانکۆکانی کوردستان زانکۆی گەشەپێدانی مرۆیی بۆ سێمین جار توانی پلەی یەکەم لە 5 پێوەر بۆ ڕیزبەندی زانکۆکانی هەرێمی کوردستان بەدەست بهێنێت. سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی ڕایدەگەێنێت ئەم سەرکەوتنە بۆ خاوەنی زانکۆ پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی وا لێبڕایی مامۆسایان و قوتابیان دەگەڕێتەوە کە هەردەم هەوڵی پێشخستنی زانکۆیان داوە. بۆ سێم جار زانکۆی گەشەپێدانی مرۆیی توانی لە 5 پێوەر بۆ ڕیزبەندی زانکۆکان پلەی یەکەم بەدەست بێنێت و جارێکی تر وەک یەکێک لە باشترین زانکۆکانی کوردستان دیاری بکرێت. سەرۆکی زانکۆی گەشەپێدان دەڵێت ئەم سەرکەوتنا بۆ خاوەندارێتی زانکۆ پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی و لێبڕایی مامۆستایان و خوێندکاران دەگەڕێتەوە. زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە 5 پێوەری سەرەکیە، یەکەم بۆ و لە 3 پێوەرەکەی تریشە هەر لە ئاستی بەرزا بووە، کەواتە 8 پێوەر هەبوو. 5 یەکەم ئێمە لە توێژینەوەی زانستی لە دڵنیایی جۆری لە سەرچاوە زانستیەکان و هەموو ئەمانە پلەی باشمان بەدەستێناوە، چونکە قورسایی پێوەرەکان لەو 5 بەشەدایە کە ئەکاتە لە 175 نمرەکان، کەواتە تەنها لە 5 پێوەری یەکەم ئەگەر ئەژمار بکەین زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە پێشەنگا بێجگە لە 3 پێوەرەکەی تر کە ئەکاتەشت هیچ زانکۆیەکی تایبەت لەو 8 پێوەرە وەک زانکۆی گەشەپێدانی مرۆیی نەبووە. لەگەڵەوەی زانکۆی گەشەپێدان پلەیەکی باشی بەدەستێناوە، مامۆستایانی زانکۆ چاویان لە پلەی باڵاترە بۆ ئەوەی هەردەم زانکۆکەیان با سەرکەوتووی بمێنێتەوە، هەنگاوەکانیشیان لەو پێناوەدا بەردەوامە. ئامانجمان وایە و بەرنامەمان وایە ئێمە ئیتر لەم ئاسەدا ناوەستین و هەنگاوی داهاتوومان بەرەو بە نێودەوڵەتیکردنی زیاتری زانکۆیە کە لە ئێستادا لە ڕێی توێژینەوە دەستمان پێکردووە، بەڵام هەوڵە دێن لە ڕێی چالاکیەکانی دیکەشەوە کاری گرنگی لەسەر بکەین. بۆیە بە دڵنیاییەوە ئەوەی کە ئێستا هەیە توانین بڵێن دەستکەوتێکە حەقە خەڵکی کوردستان، خەڵکی سلێمانی بە تایبەتی خوێندکارەکانمان شانازی پێوەکان. قوتابیانی زانکۆی گەشەپێدان دڵخۆشن بەو ئەنجامە و دەڵێن شانازی دەکەن کە لەو زانکۆیە دەخوێن و ئەم پلەیەش بۆ سەرکەوتووی مامۆسایان و سەرۆکی زانکۆ دەگێڕنەوە کە بەردەوام لە هەوڵی خزمەتکردن و پێشخستنی زانکۆدا بوون. زۆر دڵخۆشین کە ئێمە لە زانکۆیەکی ئەوە ئەخوێنین کە پێشکەوتووە ئاستەکەین، هیواداری هەموو ساڵە هەروە بێ. وەڵای زانکۆکی زۆر سەرکەوتووە، زۆر دڵخۆشم کە هاتوون بۆ ئەم زانکۆیە. خۆشحاڵم خوێندکاری ئەم زانکۆیە، بەڕاستی هەقەدەم دەرچووی ئەم زانکۆیەشم ئەم ساڵ تازە دەرچووم خەڕۆجم کردووە، بەڵام هیوادارم ئەم زانکۆیە زیاتر بەرەو بدا بە توێژینەوەکانی وە زیاتر بەرەو پێ بچێ و 5 ساڵێ من لە زانکۆیان و هەموو ساڵ بە ساڵ پێشکەوت ڕایە لە زانکۆیە، هەم لە ڕووی ژمارەی خوێندکارەوە، هەم لە ڕووی دروستکردنی بینای تازە بۆ خوێندکاران، پێشکەشکردنی خزمەتگوزاری بە خوێندکاران. ئێمە لەخوا وەزای بە زانکۆمان لە ئاستێکی زۆر پێشکەوتووە. زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە پلەی یەکەم دێ لە ڕیزبەندی زانکۆ تایبەتەکانی هەرێمی کوردستان. لەو پێوەرانش کە زانکۆ پلەی یەکەمی تاهێناوە پێوەری توێژینەوەی زانستی و پێوەری دڵنیایی جۆری و هەروەها پێوەری چالاکی نێودەوڵەتی و پێوەری کولتور و خزمەتکردنی کۆمەلگا و پێوەری کتێبخانە و سەرچاوە زانستیەکان گرنگترین ئەو پێوەرانن کە زانکۆی گەشەپێدان توانیویەتی تیایدا سەرکەوتوو بێت. بێسون محەممەد کەناڵی سپێدا، سلێمانی.